الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. بردوامي لسر شرحي كتاب من هەڵبژاردنی 222 جوهر و مرواری لە فەرمودەکانی هەردوو پێشەوە مسلم و بخاری. گەشتینە فەرمودەی ژمارە 79 ناونیشانەکەی پاراستنی مافەکانی ڕێگاوبان. عن أبي سعيد الخدري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إياكم الجلوس في الطرقات. فقالوا: يا رسول الله، ما لنا من مجالسنا بد نتحدث فيها. فقال رسول الله صلى الله عليه وسلم: فإذا أبيتم إلا المجلس فاعطوا الطريق حقه. قالوا: وما حق الطريق يا رسول الله؟ قال: غض البصر وكف الأذى ورد السلام والأمر بالمعروف والنهي عن المنكر. إمام بخاري جمارة 6229 وإمام مسلم جمارة 2121 أم فرمايشتا أجرنوا. أبو سعيد خدري أجرته بمان لبيغمري خواه صلى الله عليه وسلم كوار روجي كان بيغمري خواه داي بلايك وملاك خلقيكا لسر رقاوبان دانشتبون. بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي: آمان ئاگاتان لیبێ لە ڕێگاوبانی خەڵکا دامەنشن. وتیان: ئەی پێغەمبەری خوا، چارمان نییە، ئەمە مەجالیسی ئێمەیە و ئێمە لێرە دانشین، یعنی شوێنێکی تر نییە دانشین، پارک نییە، شوێنێ تایبەت نییە بۆ دانشتن، مەجبور لەم ڕێگاوبانانەیە دانشین. فەرمووی: دەی ئەگەر هەر ڕازی نەبوون ئیلا دانشن، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی ناخۆش بوو، بەس ئەگەر هەر ڕازی ناون ئیلا هەر دانشن، دەی ئاگاتان لە مافەکانی ڕێگاوبان بێ. وتیان: ئەی پێغەمبەری خوا، مافەکانی ڕێگاوبان چییە؟ فەرمووی: چاوتان داخن، شتێک ئەبینن، ئافرەتێک ئەبینن تێپەڕێ، بۆ ژنان ئەگەر پیاوێکیان بینی تێپەڕ بوو، یان مەسەلەن کەسێک ئەگەر شتێکی بەدەسەوەیە، مەسەلەن عەلاقەیەکی بەدەسەوەیە، دیقەت مەدەن بزان چیتیایە، جاسوسی مەکەن لەسەر یەکتری، یعنی ئەوەی کە بە چاو ئەکرێ، هەنێ شت هەیە بە چاو ئەکرێن دێ گوناح، خۆتانی لێ بپارێزن. وكف الأذى، ئازاری مسلمانان مەدەن، قسەی ڕاق بکەن، قسەی وشک بکەن، یا کەسێک لێوە تێپەڕ ئەبێ تعلیقی لێ بدەن، خۆتانی لێ بپارێزن. وڕد السلام، ئەگەر کەسێ سەلامی لێکردن، وەڵامی سەلامەکەی بنەوە. وەڵامدانەوەی سەلام واجبە خۆشەویستەکانم. جاری وایە ئەدەی لای کۆمەڵێک مسلمانە دانیشتون لە شوێنێکە، ئەڵێی: سەلام عەلەیکم، کەس جواب نادات، یعنی یەکێکیان بەلادەمێک وەڵامەکە سەلام. أي خوي السلام لإسلام خوي تعالى لقرآني بيروز أفرمي: وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو مثلها. يعني أقول يكيوتن السلام عليكم، أبي لخوي باشتر والله بيتوا، يعني على الأقل وكو خوي لخوي باشتر أويا كدنجد لدنجي أو برستر به، أو نالا السلام عليكم تبا ولا عليكم السلام ورحمة الله، دنجد لدنج أو برستر به. لخوي باشتر أويا كاتي أوتي السلام عليكم تبلي وعليكم السلام ورحمة الله. بلام أجر وكو خوشي ولامی بيته هر بلي وعليكم السلام هر درسته. بلام تبلي أو بلي والسلام عليكم تبلي السلام، يعني أمر للراسية أمل أو سلامنية كخوائيه أو واجبنية كجبجيكي جاني كسي السلام مش ولام ناداته. باشان لما فكاني الرقاوبان أويا أمر بتشاكا، يعني تو يا لسر رقا دامن شيا دانشتي خرا أمر بتشاكا بك، نصيحتي خلق بك، آموشگاری خلق بك. یەکێکی تر لە مافەکانی ڕێگاوبان ئەوەیە کە نەهی لە خراپە بکەی، خراپەیەکت بینی ئەبێ پیاو بیت و قەدەغەی لێ بکەی، ئەبێ پیاو بیت و قەدەغەی لێ بکەی، نابێ شەرم بکەی. بەڵام ئاگات لێبێ لە کاتی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە بڕێک شتێبی پارێزە. یەک نەرمونیان بە، نەرمونیان بە، یعنی لەوانەیە کەسێکەیە ئەمر بە چاکە بکە یا نەهی لە خراپە بکە، خراپەکە زیاتر بکە، لەوانەیە خەڵک عاجزکە. بۆیە لە شریعەتی ئیسلامە ئەمر بە چاکە ئەبێ بە لە شوێن خۆیان بێ، یعنی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەبێ لە شوێن خۆیان بێ، و کەسێک بیکە بەڕاستی شایستە بێ، نەک کەسێک خۆی خەڵتان بوو بێ لە خراپەیە و بە خەڵک بێژێ خراپە مەکە. و پاشان بە نەرمونیانی، بە ئوسلوبی جوان، بە گفتاری جوان. ئێمەیەکێ لە کێشەکانمان ئەوەیە کە
و ئازانین کە وتمان ئەمر بە چاکە و قەدەغە لە خراپە بێ کوتە کەڵگرین و یەکسەر بین بەسەر کابرایە شتیوانیە. قسەی خۆش مار لە کون دەردێنێ. جاری وهەیە ئەوەی بە قسەی خۆش ئەکرێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم قەت بە قسەی ناخۆش ناکری. ئەوەی بە نەرمونیانی ئەکرێ قەت بە توند و تیژی ناکرێ. وحتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثە ئەفەرمێ ما كان الرفق في شيء إلا زانه ومن تزع من شيء إلا شانه. نەرمونیانی لە هەر شتێکا بێ ئیلا جوانێکە، لە هەر شتێکیشا دەریکە ئیلا ناشرینێکە. ئەیتر ئەمر بە چاکە خۆی بۆ خۆی تۆزە ڕقە، قسەی حەق ڕقە. جا ئەگەر ڕق و وەڕقیش بێژیتی ئەوە نەیترە ناخۆشە، ئەوە نەیترە جێی خۆی ناگرێتەوە. فرمودەی ژمارە 8 مسلمان نابێت ئامۆژگاری خەڵکی بکات و خۆی کاری پێ نەکات. عن أبي زيد أسامة كري زيد رضي الله عنهما خوي وباوكي صحابة بن قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول يؤتى بالرجل يوم القيامة فيلقى في النار فتندلق أقتاب بطنه فيدور بها كما يدور الحمار في الرحى فيجتمع إليه أهل النار فيقولون يا فلان ما لك ألم تكن تأمر بالمعروف وتنهى عن المنكر فيقول بلى كنت آمر بالمعروف ولا آتيه وأنهى عن المنكر وآتيه أخرجه البخاري 3260 ومسلم 2989. أسامة بمعنى جرته ولا بيغمر صلى الله عليه وسلم كوا بيغمري خوا فرمي للرجي قيامتها خلقان يكي بلي أنا دنو لباني جهنم وبناو آقري جهنم کابرا کە بەر ئەبێتەوە زگیە دڕێ و هەرچی ڕیخۆڵەی هەیە ئەکەوێت پاشان بە دەور ڕیخۆڵەکەی خۆیان سوور ڕەخواتەوە وەکو چۆن گوێدرێژ بە دەوری گوێدرێژ گێراکە ئامیش ئاوا گێراکە وەکو چۆن گوێدرێژ گێراکە ئامیش بە دەوری ڕیخۆڵەی خۆیان گێراکە. خەڵکی ئاگری جەهەنم، خەڵکی ئاگری جەهەنم لە دەوری کۆبنەوە، خەڵکی ئاگری جەهەنم پێ ئەڵێن فلانە کەس ئەمە تۆ نەبووی لە دنیایە نەسیحەتی ئێمەتەکرد چی تۆی گەیاندا ئەم شوێنە؟ ئەویش ئەڵێ بەڵێ ئێمە ئەمر بە چاکەم پێ ئەکردن بەڵام خۆم نەمەکرد و قەدەغەم لێکردن لە خراپە خۆم ئەم کرد. کەوابوو لەم حەدیثەوە ئەوە دەرەکەوێ کە ئینسان ئەمر بە چاکە بکە ئەگەر خۆی نەیکا نەک لە دنیا لە قیامەتیشا تاوانبارە. ئەوە لە دنیاش کەس گوێی لێ ناگرێ و بەرەکەتیشی نابێ. حتى خوای تعالی لە سوورەتی صەفا بە ئاشکرا ئەفەرمێ یا ئەیوهە الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. أي أو كساني كباورتان هناو بۆچی قسەیەکەکەن خۆتان عملی پێ ناکەن. لای خوا زۆر زۆر شتێکی ناشرینە و خوات و ڕەکە کاتێک کە قسەیەک بکەن خۆتان عملی پێ نەکەن. زۆر گرنگە بەڕێزانم هەر کارێکە ئەیکەی پێشا خۆت هەوڵت دابێت جێبەجێت کردبێ. بۆیە سەلەف و پێشینان لەم مەوزوعە زۆر تەکیدیان کردووە. حتى حسنی بەسری بڕێک کۆیلە دێنە لای عەبد داوای لێ ئەکەن کەوا باسی ئازادکردنی عەبد بکات لە وتارێک لە وتارەکانیە. دیارە حەسەنی بەسری مدەتێک ئەو باسە ناکە، مدەتێک وعدیشیان پێدا بەس مدەتێک باسی ناکە و ڕۆژێکیان لە وتاری جمعە باسێکا و ئیسفادەیەکی زۆرێ بێ و خەڵکێکی زۆر عەبدەکانیان ئازاد دەکەن. عەبدەکان دێنە لای حەسەنی بەسری ڕەحیمەه الله ئەڵێن باشە تۆ بۆ پێشا ئێمە وعدت پێداین زوو باسیکەی بەس ئەوە ماوەیەکی زۆرە تێپەڕ بوو تو هەر باست نەکرد ئەوە ئەمڕۆ باست کرد لەخوا بە زیابێ بەرەکەتێکی زۆری هەبوو و خەڵکێکی زۆر استجابەیان هەبوو. ئەویشە فەرمێ من حەز ئەەکەم هەر شتێ بە خەڵکەڵێم خۆم جێبەجێیکەم. مدەتێک لە مێشکمە ئەم هێنا و ئەم برد خۆم تا ئێستا عەبدم ئازاد نەکردووە، پارەم نەبووە عەبدێ بکڕم و ئازادیکەم. بۆیە لەم ماوەیە هەوڵم دا شت کۆ بکەمەوە، پارە کۆ بکەمەوە تا عەبدێک بکڕم و ئازادی کەم پاشان لە خوتبەی جمعە باسی کەم بۆ ئەوەی وتارەکەم کاریگەری هەبێ، بۆ ئەوەی وتارەکەم کاریگەری هەبێ. لەبەرەوە بەڕێزان ئەمر بە چاکە و نەهی لە خراپەت جوان وایە خۆت هەوڵ دەی تەطبیقی کەی، جێبەجێی کەی. زۆرێک لە مسلمانان ئەمڕۆ کێشەکەیان ئەوەیە خۆی مترێ زوانی درێژە بەڵام دین تطبیق ناکات، یان وەکو خۆی تطبیقی ناکە
لەبەرەوە قسەکانی بێبەرەکەتە. فەرموودەی ژمارە 81 ترسناکی داگیرکردنی زەوی و ماڵی خەڵکی. چەند خەتەرە کە ئینسان زەوی و ماڵی خەڵکی داگیرکە. عن عائشة رضي الله عنها أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من ظلم قيد شبر من الأرض طوقه من 7 أرضين. إمام بخاري جمارة 2453 وإمام مسلم 1612 يرنوا. دايك إيمان داران عائشة رضي الله عنها خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێ بە ئەندازەی یەک بزدەوی خەڵکی داگیر کا بە ناحەق لە ڕۆژی قیامەتە 7 طەبەقە زەوی ئەکرێتە ملی. لە ڕۆژی قیامەتە 7 طەبەقە زەوی ئەکرێتە ملی. بۆیە زوڵمکردن و بە تایبەت داگیرکردن یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان. لەبەر ئەوە لە فەرموودەی ژمارە 82 سزای ستەمکارمان باس کردووە. عن أبي موسى رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله ليملي للظالم فإذا أخذه لم يفلته. ثم قرأ: وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. سورة هود آياتي 102. إمام بخاري أم حديثة جرته جمارة 4686 وإمام مسلم 2583. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای تعالی ئەدا بە دەمی زاڵم و ستەمکارەکانەوە مودەتێک بەڵکو تەوبە بکەن بەڵکو پەشیمان ببنەوە بەڵکو هیچ بەڵگەیەکیان بەدەستەوە نەمێنێ لە ڕۆژی قیامەتە بڵێن خوایە مەجالمانت نەدا. دوای ئەوە ئەگەر کاتی گرتنی هات گرتی خوای تعالی بە ئاسانی بەرینادا. کاتی گرتنی هات گرتی بە ئاسانی بەرینادا. ئێمە زاڵمانمان بینیوە و بینیمانیشە کاتێ دراوەتە دەمیانەوە چەندێک بوغرا بوون پاشان کە خوا گرتیانی چۆن گرتیانی هەمومان بە چاو خۆمان بینی. بەڵام بەداخەوە زاڵمان عیبرەت لە یەکتری وەرناگرن. ئەوەی خراپە نەبێ ئەیکەن، ئەوەی زوڵم نەبێ ئەیکەن، ئەوەی داگیرکردنی ماڵی خەڵق نەبێ ئەوان جێبەجێ ئەکەن. بەڵام سبحان الله دەرس وەرناگرن لە پێشۆکانیان. دائیمەن ئەم ئەڵێ ئاخر ئەوە من نیم، هەمووی ئەڵێ ئەوە من نیم. دڵنیابن هیچ زاڵمێک تەمەنی ناگاتە 40 ساڵ خوا لارێکاتەوە. بەس مهمەوەیە ئیسفادەی لێ بکەنەوە. سەدام چی بەسەرهات، بەڵام لە دوای سەدام 25 سەدام دروست بوو. ئێستا خەڵک خۆزگا بە سەدام ئەخوازن. یعنی زۆر عەجیبە یەک دەنیشیان دەرسیان لە سەدام وەرنەگرت. لا حول ولا قوة. ئەم ملەتی زۆر عەجیب. خۆی ملەتی عێراق ملەتی دروستکردنی زاڵمە. يعني أم ملته خوي ظالم دروسك خوي استمكار دروسك بويش سيركي ظالمان لعراق 8 دريجة شو خلقك حزيليك خلقك بي خوشة والله إسكس يك حبي قصي حق بك نيو يو خلقك جويني بيدا أوشي كجويني بينادا تشاورانا أو ظالمز دس لتبانيو تأمش بجاب أخو أخطاي زماني خوي بو أم زمان الشرين وايو سرنات أويك لقل حقك بيجك يا لسطها يكنية من وعدتان في دم لصارها يكس لقل حقانية لم عراقة زوري لي خل قل درويا ولا قل دزيايا ولا قل أوايا يعني هيش نبي كسيك حق بيش هبي بختياني بوالا بس بأخوة أبيش لجيرو دسيت يا كلا أبيش لجيرو وايا يتر لبر أوي بينا بيبوكي بو ظالم مستمكارك بينا يبوكا كان بينا وبروي يبوكا كان بو ظالم مستمكارك حديث جمارة 83 پلەبەندی لە بانگەوازکردنە. کەسێک ئەگەر بانگەواز بۆ لای دینی خوا بکە ئەبێ پلەبەندی بکە. یعنی هەنێ شتێ لە دینە گرنگترە ئەوە باسەکرێت دوای ئەوە لەوە خواردتر لەوە خواردتر یعنی نابێ خەڵک مەشغوڵ کەیتە شتێلێکەوە کە ئەوە لە دەرەجەی خوارەوەیە. شتە ئەساسیەکانی دین لەبیر کرابێ. عن معاذ الصحابي في غمر صلى الله عليه وسلم قال بعثني رسول الله صلى الله عليه وسلم طبعا بو يمن في غمر ناردوتي بو دعوة كردن بو بانقواز كردن فقال إنك تأتي قوما من أهل الكتاب فادعهم إلى شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله فإنهم أطاعوا لذلك فأعلمهم أن الله قد افترض عليهم 5 صلوات في كل يوم وليلة.
ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردمی بۆ یەمەن فەرمووی معاذ ئەڕۆی بۆ لای قەومی ئەمانە ئەهل کتابن، یعنی پێشا کتابی ئاسمانیان هەبووە، ئەمە یەهودن یان مەسیحین، سەر بە عیسا و موسا بوون، شتێک ئەزانن، ئەمانە کەسانێک نین هیچ نەزانن، تو بڕۆی بۆ ناویان قسە بکەیت و ئەوانیش سەر بلەقێنن، ئەمانە زانا و شارەزان. بۆیە یەکەم شتێک کە باسیەکەی لەگەڵیانە مەسئلەی تەوحید و شایەتمان بێ. ئەوان لەوەیە خەلەلیان هەیە، ئەوان کێشەکەیان ئەوەیە ئەڵێن عیسا کوڕی خوایە، کێشەکەیان ئەوەیە ئەڵێن عوزەیر کوڕی خوایە. تۆ بە لەو نوقتە بە لەو مەوزوعە ئەو مەوزوعان بۆ ڕوونکەرەوە، ئەوە مەسئلەی یەکەمە، یعنی دائما مەسئلەی تەوحید لەسەرەوەی هەموو شتەکان بێگەرێ. زۆربەی پێغەمبەرەکان کە لە قورئانە خوای تەعالی باسیانی کردووە هاتوون باسی تەوحیدیان بۆ خەڵک کردووە. کابرا ئەگەر شەریک بۆ خوا قرار بدا، ئەگەر هەرچی دنیا هەیە مڵک ئەو بێ و بیبەخشێ ئەڕاتە جەهەنەمەوە. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. بەڵام ئەگەر کابرا شەریک بۆ خوا قرار نەدا، گوناحێکیشیە بێ لەوانەیە خوا لێی خۆش بێ، ويغفر ما دون ذلك لمن يشاء. کەوابوو تەوحید ئەساسە. دوای ئەوە ئەفەرمێ ئەگەر گوێیان لێگرتی بۆ مەسەلەی تەوحیدەکە، ئەم جا باسی چیان بۆ بکە؟ باسییان بۆ بکە کە خوای تەعالی 5 نوێژی لەسەریان فەرز کردووە لە شەو ڕۆژێکە جێبەجێ بکەن. فإنهم أطاعوا لذلك، أي أجر مسألين يجيشان مضبوط كردو جوان بوغرتي إن جاء فأعلمهم أن الله قد افترض عليهم صدقة تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. كابرا أجر نيوجنكا بيبليكا كنيوجنا أو نيوج كهيتشي تيناتشي هيتشي تيناتشي نيوجنكا شون زكاة أدا حتى بينش فرزي نيوجكاني بمضبوطي نكردو جرايال نبو باز زكاتی هەر بۆ مەکات، چونکە زەکات چیە؟ ئەو ئەسڵەن نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێت تا زەکات بدا. بۆیە ئەگەر ئەمانەی جێبەجێ کرد ئەمجا باسی چی بۆ بکە؟ باسی زەکاتی بۆ بکە. پێی بڵێ کەوا خوای تەعالی لەسەر ماڵەکانتان هەندێ پارەی داناوە لە دەوڵەمەندەکانتان بسێنرێ بدرێ بە فەقیرەکانتان. ئاخر برای نازانم، یعنی من زۆر عەجایبم تێ، یعنی لەوانەی کە ئیمکانیاتیان هەیە و دەوڵەمەندن و دەستیان ئەڕوا زكاة نادن، يعني زور سيرة زور عجيبة. يعني طبعا هشة غريب نيل لاتان هشة بيالا كبو لا هورة رشق الدائلة مالكي لكلار لمركاني بس تنيان ليك هورة رشقة سياسة مريتياتشو زكاتي نادا ونجيشي ناقل همو جاركيش لا جوي لو تاركاني من أبو أحد لبردامي مزقوتي تقوى دا أنش جوي لقسقاني من أقرد قشت عسراني كرمزان جوي لقسقاني من أقرد كدرت شو مدروا أواني أهل مزقوت ما مسا ما فلانة أو تاجوي شكله بقصتي جناكا يتم مش برا نصيحتي يمكن فايدين لكن ما مسا من شبكة مو بخوا نعم برشتي داو بريك خوي جورا حل أو صالة سياسة مري سوتان حرب هورة رشقة أما طبعا زوري هبو بس سياستي سوتا جاء لدواء أو الرش دواء نوتي ما مسا قاد ليه تيورة رشقة يدوا كبر إنك ما فلان كود يتمشي كم نوتي ما مسا أو نوتي زكاة وزكاة دركت خوا وتم بابا أوكي زكاة هو زكاة اللي دركت خوا هو يعني سوتان نجيب زكاة دانا كخوا سوتان ديتي يعني تو بيري لب كروا كابرايك دس يوي هي دس يوي هي دانا سيوي هي خوای تعالی افرمین نوی بو خود هیچ قسەی لێ مەکە وەر نوی هەر هی خۆت من دەم پێدایی نوی بۆ خۆت یەک دانەی ئەو دانەشە بکرە 4 بەشەوە یەک بەشی لە ساڵێکە جارێک بە فەقیرەکە لەوانەیە برای خۆت بێت لەوانەیە ئامۆزات بێت لەوانەیە فەقیرێک لە مسلمانان بێت کە حال لەگەڵتا لە مزگەوتە نوێژەکە وەڵڵی نایدەم تو خوا مستحق نییە خوا هەر هەمووی لێ بسێنە تۆ مستحقیش نییە بیخاتە جەهەنەمەوە جا لەبەر ئەوە ئەگەر کابرا یەکەم ئەبێت تەوحید دووەم نوێژ سێم زەکات ئەگەر ئەمانەی جێبەجێ کرد ئاگات لێی بێ کاتێ زەکات دەرەکەی طبعا ئەو کاتە حکوومەت یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم زەلامێکە نارد مەسە کابرا چەندێ مەڕی هەیە حسابێ کرد و بڕێکی لێ دەرەکرد بۆ زەکات ئامان ئاگات لێی بێ کاتێ زەکات لە ماڵەکەی دەرەکەی ماڵە چاکەکانی مەبە بە زەکات کابرا 100 سەرمەڕی هەیە 2 بەرانی تایە تۆ مەڕۆ 2 بەرانەکە دەرکە بەرانەکە باشەکانی ناوی حیوانەکانێتی بەرانەکە دەرمەکە و خراپولاتەکانیش دەرمەکە وەسەتەکە دەرکە معلومە یعنی ئەگەر کابرا خۆی بەرانەکە بدا قەینا بەس تۆ مەڕۆ بڵێ بەرانەکە دەرەکەم
چونکە بەرانەکە باشەکەی ناوێتی تۆ نابێ باشەکانی دەرکەی خراپەکانیشی دەرمەکە وەسەتەکەی لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ فإياك وكرائم أموالهم ئامان ماڵە باشەکانی مەبە واتقي دعوة المظلوم چونکە ماڵە باشەکەی بۆی ئەمە زوڵمە و ئامان وریای زوڵم بە وریای دوعای زاڵم مەزلوم بە وریای دوعای مەزلوم بە چونکە فإنه ليس بينها وبين الله حجاب لبين دعاء مظلوم وخوايا پردنية راستوخو مباشر اونلاين اقاتا خواي پروردگار امام بخاري جمارة 1496 و امام مسلم طبعا امام بخاري لابن عباس ويقريته و امام مسلمش لمعاذ ويقريته لجمارة بسنو کەوابوو خۆشەویستەکانم ئەبێ ئاگامان لێی بێ پلەبەندی ئەوە زۆر گرنگە لە مەسەلەی دینداریەتیە وەکو باسمان کرد پلەبەندی مراعاتی پلەبەندی بکەی ئێمە مشکلەکەمان ئەوەیە خەڵک لکیاتە شتە بچووکەکان و شتە گەورەکانی ئیسلامی لەبیر کردێ شتە گەورەکانی ئیسلامی لەبیر کردە مەلایەک دێنە لەسەر تەلەڤیزۆن تێگەی مەشغوڵ ئەم عالەمە هەر هەمووی مەشغوڵەکەن بەچیەوە یعنی بە شتێلێکی بچووک ورد تێگەی حتا تەلەڤیزۆنەکانیش ئەمڕۆ بەڕاستی دەسیەکن لە تێکدانە هەندێک تەلەڤیزۆن ئەڕۆن لە ناو حەرچی مەلای سلێمانیا یەکێک دێنن کە قسەیەک بکە کێشە دروستکە بۆ ئەم ڕەمەزانە لەم عالەمەت یەک بچێ ئەی ئەگەر ئێوە ڕاستەکەن ئەو مەلا دەکەس گوێ لێ ناگرێ تێگەن وە قسەکانی هەمووی شاز و غەریبە ئەی بۆ مامۆسایەکی زانا و مفتی لە سلێمانیا لیژنەی فتوامانەیە عالممانەیە کەسی شارەزامانەیە بۆ ئەوانە نایەن بۆ ئەڕۆن ئەلکێنە مەلایەکان ئەوان حەز ئەکەن وەزعەکە تێکدا حەزەکەن مسلمانان ئەم ڕەمەزانیان لێ تێک بچێ چی نەکبەتیەکە براینە داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە موفقمان بکە و دوورمان بخاتەوە لە هەر شتێک کە لێمان تووڕە ئەبێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەمەزان و شەو نوێژی ڕۆژ و ڕەمەزان و شەو نوێژی ڕەمەزان و دوعا و صڵاوات و ذکرەکانمان لێ قبوڵ بکە یا رب العالمین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين